Well, Christmas is a really magical time at Covent Garden. As you can see when you look around you, all the lights. لە ڕاستیدا کریسمس کاتێکی سەرنجڕاکێشە لە کۆڤنت گاردن هەروەکو ئەوەی کە دەیبینن هەموو ڕووناکیەکان هەڵکراون ئەم ساڵ زیاتر لە 100,000 گڵۆب ئەم شوێنە دەڕازێننەوە و هەموو بازاڕەکانیش ئامادەم بۆ کردنەوە و پرۆگرامی گەورەی چالاکی ئامادەکراوە هەروەهاکردنەوەی چەند بەشێکی نوێمان ڕێخستووە کە زۆر سەرنجڕاکێشە و شوێنێکی زۆر خۆشە بۆ سەردانیکەران. ئێستا کاتی هاتنە دەرەوە بازارکردنە پێم وایە خەڵکی بێزار بوون لە مانەوەیان لە ماڵەوە بۆ ماوەیەکی درێژ بەڵام بێگومان دەیانەوێت بچنە باشترین شوێن هەر بۆیە ئێمە کۆڤنت گاردنمان ڕازاندۆتەوە و لەو بڕوایە داین ئێرەیەکێک دەبێت لەو شوێنانەی کە خەڵکی بە ڕێژێکی زۆر سەردانی دەکەن. ئێمە دەمانەوێت بازارکردنەکەمان تەواو بکەین بەڵام ئەوەی لە لەندەن سەرنجڕاکێشە زنجیرە گوندەکانیەتی خەڵکی لە ناوچە جیاوازەکان دەژین بەڵام کریسمس هەمویان لە ناوەندی لەندەن کۆ دەکاتەوە هەمووان دەیانەوێت بچنە گۆڕەپانی ترافالگەر بۆ بینینی داری سنەوبەری گەورە دواتیش بە شەقامی ڕیگەن تا پیاسە دەکەن پێم وایە ئەوە شتێکی خۆش و سەرنجڕاکێشە. ئێمە زۆر هەوڵ دەدەین بۆ گەڕانەوەی ئابووری دەزانین کاتێک کە شتێک هەبێت دەرباری تەندروستی گشتی وەکو ئەمە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن و چێژی لێوەردەگرن هەر بۆ ئەم ساڵ ئەمەمان کردو هەڵاتیانیش دڵنیا دەبن لە سەلامەتیان لەگەڵ نزیک بوونەمان لە بەهار و بیستنی هەواڵی ڤاکسین هەندێک دڵخۆش دەبین و چونکە جایەکتر ڕێژەی گەشتیاران زۆر دەبنەوە.